بە سەدان ئۆتۆمبیل نۆرەیان گرتووە بۆ ئەو بەنزینەی کە لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان دێت و بەراورد بە بەنزینی نێو بەنزینخانەکانی هەرێم نرخەکەی هەرزانترە. ئەو بەنزینەی لە عێراقەوە دێت و شۆفێران نۆرەی بۆ دەگرن نرخی هەر لیترێکی 690 دینارە لە کاتێکدا لیتری بەنزین لە بەنزینخانەکانی هەرێم 1000 دینارە. من خۆم لە سعات سێ نیمەڕۆ سرم کردووە لە کۆتایم هەیە لە 8 گردی تا ئێستا سرەی نهاتووە لیتری بەنزینیش بە 690 دینارە لە بەنزینخانە ئەهلیەکان لەسەر جادە 925 یعنی 200 دینار 250 دیناری فەرقە لە لیتری بەنزینە ئەبێ ڕۆژە پێشەوە سرەی بۆ بگری بۆ بەنزین. ئەشەنۆ بیلا ئەم حکومەتە یەک دنگ عیبی نییە ئیشێ زۆر باشی کرا و زۆر جاک ئەم ملەتە هەر هەمووی قابیلەتی لیتری بەنزینە دابێمان بە 690 ئەبێ دوو ڕۆژ سرەی بۆ بگری. بەڵێ ئێمە لە دوێنێەوە سرەمان کرد لە سعات 2 پاش نیوەڕۆوە ئەوە تا ئێستا نزیک بووینەوە ئینشاڵڵا چاوەڕوانی بەنزینی 690 دیناری. شۆفێران بۆ دەستخستنی بەنزینی هەرزانتر دەبێت چەندین کاتژمێر نۆرە بگرن بۆیە تەواو نیگەرانن. لە سعات 7 هەیە سیاغم 2 سعات و چارەکە لایدا سیارەکەم حرەکەی نەکردیە تا پاس و تەکسی بۆ جیا ناگەنە بۆ تەک تایبەتە جیای ناگەنەوە حاڵە تا سیارە تایبینی هاتیە 50 خصوصیە بینیت نەفەر بەنزین بۆسە 9000 دینار ئێمە هەروە نەفەری وە 500 نەفەرە گۆزینەوە وەڵا ئەگە حکومەت چارەسەری ئەمە ناکەمە زوێ نەفەری بکەینە 750 دینار. بەشێک لەو شۆفێرانەی لە نۆرەی بەنزیندا بوون هێندە نیگەران بوون ئۆباڵی هەموو کێشەکانیان دەخستە ئەستۆی خەڵک. ما هەمومان ناڵێن سەرچاوەکە گەڕێنەوە بۆ حکومەت باوەڕ ناکەم من ئێمە ناڵێن حکومەت خراپە من خۆم ناڵێن حکومەت خراپە ئێمە هەموو ئەم سیاری کە لە سرەی بەنزینیان بڕۆ سێریکە لەوانەیە سرەی بەنزین تەفلگەکانی کەلار بێت ئەگەر هەموو ئەمانە بچنە سەر شەقامەکان بۆسین لە جیاتی ئەوەی کە لە دووکە نیوەڕۆ وەستاومە یەک نیوەڕۆی دیکە بخەمە سەری لیتری بەنزین ئێمە بۆ 500 دینار کە لە عێراق هەیە جەلەولا هاوسنووری منە خانەقین هاوسنووری من لیتری بەنزین 450 دینارە ئێمە لێرەین هەموو کەس ئیشکوار کەوتەوە برایگن پێشمەرگەیە بە ئینجازە و بە زۆری هین هاتۆ سرەی گرتۆ بە بەنزین ئەی ئەمە لە پای چی؟ گرانی نرخی بەنزین و سوتەمەنی یەکێکە لەو قەیرانانەی هەمیشە لە نێوان خەڵک و حکوومەتی هەرێمدا جێی مشت و مڕە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان.